تێکدانی حەقیقەتەن لەلایەکەوە قورسە لەسەر شان. مڵکی شارەوانی جارێ دەبێ هەموو کەس بزانێت هەموو زەوی مڵکی خوای گەورەیە. خۆی ئافرەتە لە دەرەوەی وڵات بووە بزانم ئەژەیە، بەس خەڵکی هەولێرە ینی دیارە متابعە دەکەن و هەرچی تۆ کارێکی خێر بکەیت هەر ڕەخنەت لێ دەگرن. دیسان پێیان دەڵم لەخوا بترسن، ئیتەقوا الله.